قوربانن جەژنن شادیان دەست نەگەردنن ڕۆیاز خۆی بەرزوو بێ هاوتا سڵاوتان لێبێت بەڕێزان جەژنتان پیرۆز لا پرۆگرامێکی تایبەت و لا سروشتە جوانەکەی هەورامانەوە لەگەڵ هاوکارم شوان پرۆگرامێکی تایبەت و جەژنانەمان بۆ ئامادە کردوون بە هیوای ئەوەی کە جێی ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت و تا کۆتایی بینەرمان بێت. بەڵێ بینەرانی عزیز جەژنی قوربانتان پیرۆز بێت هیوادارین هەمیشە لە جەژن و خۆشی دابن خۆمان بە خۆشحاڵەزای لەگەڵ هاوکارم شەیداخان لە پرۆگرامێکی تایبەتی جەژن لە خزمەت ئێوەی عزیزە بین ئینشەڵڵا هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی بێت و لە جێگەی خۆشیتی لێرەوە ئەم شەو میوانی ماڵی پیاوێکی زۆر سەنگین و ژینگە دۆست و توانم بڵێم خانەدانی ناوچەی هەورامان و بەتایبەت گوندی سەرگەتین جژنە پیرۆزەش لەو وەروە تەواوی ئەو هاوکارانەیەکین کە ئەمڕۆ لێرە لەگەڵ مامون جەنابی زۆر بەڕێز کاک حاجی تای سەرگەتی و تەواوی ئەو هاوکارانەشی کە ئەمڕۆ لەگەڵمان بوون هیوادارین تا کۆتایی لەگەڵمان بێنەوە و ئەچینە لای میوانەکانمان. بەڵێ بینەرانی عزیز ئینشەڵڵا ئەم جەژنە بێت تەمایی خێر و خۆشی بۆ هەموو لایەک هەزار جار جەژنتان پیرۆز بێت و هەمیشە لە جەژن و خۆشیاون بە خێراتنێکی گەرمی میوانە عزیزانە ژەکەین یاخوا بەخێر بێن مامۆستایان عزیزان جەژنتان پیرۆز بێ و هەمیشە لە جەژن و خۆشیاون و یاخوا خێر بێت جەژنەوە تا مبارەکە و میمانە عزیز و شەیسەکە گریاگە تا خێر بێت یاخوا هەمیشە جەژن و وەشی نەبێت یاخوا. بەڵێ مامۆستا سەرەتایە مەلای بەڕێزە جەژنی پیرۆز بێ و سپاس بۆ ئامادەبوونیشت پێمان بڵێ بزانین ئادابەکانی جەژن چین و مامۆستایەکی عینی وەوی لە جەژنا کە هاوڵاتیان ئەم ڕێنمایان ئەم ئادابانە پەیڕۆ بکەن. بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على محمد وعلى آله وصحبه ومن دعا بدعوته وسار على نهجه إلى يوم الدين. خۆشەویستان جەژن پێم وابێ زووە بچینە ناو ئادابەکانی جەژنەوە بەڵام جەژن مانای خۆشی و وەجد و سرور و کامەرانی و ئاسوودەیی دنیا و قیامەتە بۆ ئەوەی کەوا ئێستا ئێمە لەسەر ئەم سفرە حەزرە دانیشتوین ماندووبوونی حەزرەتی ئیبراهیم عەلەیهی سەلام لەگەڵ کوڕە تاقانەکەیە کەوا ئێمە پێم باشە ینی جەژنی بۆ بکەین پێم وابێ ئەو سوالە باشە جەژن بۆچی بکەین کەواتە لە دوای تاقیکردنەوەیکی گەورە بۆ مانەوەی نەوعیەتی بەشەر لەسەر زەویە حەزرەتی ئیبراهیم پەیامێکی دا بە گوێی ئێمەدا کە بەڵێ دوای ئەوەی چەقۆ نابڕێ دوای ئەوەی لافا و خەڵک ناخنکێنێ دوای ئەوەی ئاگر بەشەر ناسووتێنێ یەکێ لە عەزمەکان حەزرەتی ئیبراهیمە ئەو جەژنە ئێمە هاتینە سەر سوفرەی حازری و ئەو کوڕە دیمەنێکی جوان لە قورئانە پیشانەدا بۆیە ئێمەش کە بەیانی هەڵەسینەوە لەگەڵ خێزان و مناڵە چاوگەشەکانمانە بەرەو تەکبیری لەبەیک اللهم لەبەیک لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك بدم خو لمالا وهلا سينا وو بدوي گوێبیسی بڵندگۆی مزگەوتەکانە ئەم پەیامەمە مۆسایینی ئەیدا بە گوێمانە بەڵێ ئیتر جەژنی قوربانە ئەبێ بچین بۆ ئەوێ جەژنە جەژنە جەژنی موسڵمانانە توخوا هەمووتان لێم ببورن گیانە لە باتی نقڵ و چکلێت و جەژنانە ئەمە پەیامی ئێمەیە جەژنی قوربان ینی فیداکاری ینی عیبادات ینی مانەوەی نەوعیەتی بەشەر لەسەر زەویە ئەگەر ئەم جەژنی قوربان نەبوایە ئەی ئێستا ئێمە لە گوندێکی هەورامان لە سەرچاوەیەکی جوان کە هەمەشوانەیە ئاوا بەدەم مەجلیسەوە دانە ئەنیشتین بۆیە ئادابەکانی جەژن یەکەم ئەوەیە ئەبێ لیتوکەبیروا الله عەلا ما هەداکم لە ڕۆژی جەژن بەیانی ئەچین سنەتە لە قوربانیا شت نەخورێ یەکەم ئادابی جەژن بەرەو مزگەوت ئەکەوینە ڕێ ئەبێ لە ماڵەوە شت نەخۆین بچینە مزگەوت نوێژ ئەنجام بدەین بێنەوە لە گۆشتی قوربانیەکە بخۆین لەبەر ئەوەی هەموو شتێ بە قوربانی ئینسان بێ کەواتە ئینسان یەکەم ئادابی جەژن ئەوەیە کە ئێمە بینە ماڵەوە لە ماڵەوە شت بخۆین نە لە ڕێگا بچین بۆ مزگەوت شت بخۆین بۆ ئەوەی هەموو شتە جوانەکان لە مارەزی خوا ئینسان چاکترین شتە لە مارەزی خوا بۆیە یەکەم ئاداب ئەوەیە ئێمە چینە مزگەوت دێینەوە ئەو جاشت دەخۆین دووەمیان ئەوەیە گەردن ئازادی بڵین تقبل الله منا ومنكم
بڵین گردنی خەڵک ئازابێ هەمیشە لە خۆشییا بن نەک ئەوەی بەیانی زوور دەرچین بچین بۆ ناو قەبرستانەکان دەست لە کێلەکان بکەین و بەدەم گریانەوە لە قەبرستانە جەژن بەڕێکەین ئەبێ دڵی ماڵ و مناڵمان خۆشکەین دووە سێم جا سێم ئادابی جەژنەوەیەکەوە ئێمە لە مزگەوت دێینەوە بچینە ماڵەوە بە خێزانە بەڕێزەکانمان و مناڵەکانمان بڵین تۆ خوا ئێمە ماوەیە بە یەکەوە ژیاوین گردنمان ئازاکەن بۆ ئێمە ئەمیری ئەوانین ئەبێ لە پێشەوە بینەوە ماڵەوە گردنی ماڵ و مناڵمان ئازاد بکەین دڵیان خۆش بکەین قوربانی بکەین بۆ ئەوەی بە قوربانی خوابین بۆ ئەوەی لە قیامەتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر ئاوی کەوسەر بەدەستی خۆی تینومان بشکێنێ خوا دەست خۆش مامۆستاگیان عەفوان فەرموو بەردەوام بە بۆیە یەکێ لە ئادابەکانی تر ئەوەیە پێغەمبەری عەزیز ئەفەرمێ صلی الله علیه وسلم ئەوەی قوربانی نەکات دەسەڵاتی هەبێ سیعی هەبێ با نزیکی موسەلا نەکەوێتەوە لەبەرەوەی ئینسان لە جەژنی قوربانە ئەبێ کون کاتە ئەم گیرفانەی بکەوێتە دەمی خەڵک لە دەمی خەڵکەوە دوعا دەرچێ بۆ ئەوەی خوای گەورە بەرەکەت بخاتە ناو ماڵ و سامان و بەرەکەتیەوە لەبەرەوەی لە قوربانیە لە چوارەم ئادابی جەژن ئەوەیە ئێمە بتوانین قوربانی بکەین شتێ بخێنە بانقی خواوە کە ئەو بانقی خوا ئینهیار و فەشل نایێنێ و چەپڵەی بۆ لێ نادرێ کەواتە ئێمە ما عندكم ينفد وما عند الله باق لە قیامەتا شاهیدیمان بۆ ئەدا پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم ئەفەرمێ هەر کەسێ قوربانی بکە لە یەکەم قەترەی خوێنیەوە خوا لە هەموو گوناهەکانی خۆش دەبێت کەواتە چوارەم ئادابی ئەوەیە ئێمە لە مزگەوت هاتینەوە با ئەگەر هەمان بوو لە ماڵەوە قوربانی بکەین دڵی ماڵ و مناڵمان خۆشکەین یاخوا دەست خۆش بێ جەنابی مامۆستا عەبدولمەلیک زانایانی و حافظ قورئان دەستەکان خۆش و ئیشەڵا لە درێژەشە هەر لەگەڵ تا گفتوگۆەکەین میوانەکانمان زۆرن سەید ڕیشسپیەکان تۆزێ ئەو لەوێترن وانێ با بچینە لای ئەوان جارێ کاک حاجی عارف کەسایەتی ناوچەی هەورامان جەژنە پیرۆزە کاک حاجیگیان باچنی تۆ هۆرامی قسێ کەرنێ هەمیشە جەژن وەشی نەبی پەیام و چێ شاچی جەژن و قوربانینە بسم الله الرحمن الرحیم وڵام پەیام منانن حەز کرد و ئەداب و جەژن و قوربانی ئێستا قەدیمی هاتێتا پێکردونە ئەگەر فەرمەوە وەخت وێژ جەژن و قوربانی ئەگەر ئامێ و نزیک و جەژن و قوربانی بێتر ئێمە بێماگل ئامادە کەرێنمێ بە جەژن و قوربانی خەڵک وریێتی وری جل و بەرگی جوان ڕازنێوە و کۆمەڵێ ئەگەر خەڵکێ هەتیمێ بێنێ دەگەکێنێ باسوولا دەگایەکە و ئەوڕامانی ڕاستە کۆمەڵێ هەتیمێ بێنێ پاتەڕی شەرمەکێ مامۆسا و دەگێ وێزی وەری گنێ وەڵی ما و دماو نماژم جەژنەی لێرە سەردان و هەتیمەکە کەرێنی چوو کاتی ئەو سا ڕێزگرتەیوەنە و هەتیمی جەژنەنە هەر کەتێ هەتیم بێ خەڵک ڕێدەژ وەنەگێرێ دڵش دێنیەوە ناز و هەتیمی واچی بەخواینە یەکەم جەژنە تاتەش مەردەن یا مقدرەش وەنە قۆمیان خەڵک لێ مامۆساکە و ئیلاولا چێوێ بیە ئەگەر دەستشانە بێ بەرینی پێی هەتیمەکە دڵوەش شاکەرێنی جەژنە ئێمە پێسە مسلمانی دوێ جەژنێمانی جەژنە و ڕەمەزانی جەژنە و قوربانی ئی جەژنە و مسلمانانە ئی دووە جەژنێمانی چوو کاتی خەڵکی تەر جەژنی ژەنێ جەژنی نەتەوەیە و هیچی نییە ئێمە پێچە مسلمانی ئی دووە جەژنێمانی جەژنە و ڕەمەدانی و جەژنە و قوربانی جا ئاسەر دەمە چی و نەبێ پێسە ئیسەی خەڵک وریێتی وەری حیوانێ سەرە بڕی وەڵێ ئانێنە کەرێش قاورمە کەرێش قاورمە حاضرشکەری پێیکەی پێی ڕۆجەژنی ڕۆجەژنیشتر قاورمەتر مەداری سەر ڕەنگە بەحسشکەری نەپەی گەنجاوی تێ نەدەنا قاورمە ینی کێشە حیوانێ سەرە بڕی حیوانێ چاق کەرێنیش ئیسەی سەلاژۆ چی و نەبێ کەرێنیش قەزانە بێ قەزانەی مدنینش لی قەزانەکەی ئێتر لوێنێ دوێ چنگیارێنێ کەرینە چاشتی بینی چانەش بێ کەشکە کەرێ لیچانە بێ وڵۆشە نییە سەر برنج نەبێ جا ئاسەر دەمە جەژنە و قوربانی ئەپاسنێ بێ ئیتر خەڵکانێ لوێ پەی سەیرانی چاشتی بەرێچەنی وێش ئازەمانەوێمە جەژن و قوربان وێمە ئەپاسنێ حاجی عارف جیاوازی جەژن و ئەو سایچەنی ئیسەی چ جیاوازیە چی سەردەمەنا گەرم و گۆڕێ و جارانی جاشوێتەری چون فکرشی هەر کە تێ دۆڵەمەند بێ برنجش بێ و ساوەر و
برنج پێی وەرە نریە سەر چاشتیش بەرێنی پێ مزگینە ڕەنگە مامۆسا ئاگادار بوو خەڵک ئەو مزگینە بەنانەشانە بێ و سینی بێ و گرکەت خوانێ بەری بەرێنی پێی مزگینە دماو جەماحەتی دماو جەژنی یەواشێ دەتکەرێنێ نانواردێ نان و ئەی وەرێ و نان و ئەی وەرێنی ئێمەش داڕۆڵی بن میواچمینە یانی چش واچی ئینە نمەکە و یەکترینی کەرمی چووکچی چاشتەکەی گرکەت عادش پاشتن نەبێ دوێنی لا دەگە ئێمە پاسنێ بێنی چاشتی ڕۆژەژنی بەرێنی پێی مزگینێتر دەست فەنەکەرێنی چی ئەژمەنێەوە مجەوەر بێ واچی فەنە خاڵم بێ فەقیر بێ و یا کەسێ بێ کەم دەست بێ چی وژنە بێ ئانی ئەگەر منێەوە گردی کەرێنی دلی قدانێەوە بەرێنی دینش بە فەقیرە خاصە چی کولتورە نەمەن چی گەرم و بڕێئیس هەنیە چی نەمەن ئامان واڵە ئاێ ئۆساکە خەڵک کاسە ئەمسایی کەری ینی خەڵک دڵش پاگی بێ بەخوا ئەگەر هێڵەڕوانێ شکردێ کەریژە یەری هێڵێ وەروانەیە بەر و ئەمساکەش ئایش بەری چاشتە پارالی کەرینێ ئاچێشە دیاری پێ دەسەوەش بەخوا کاگمەر پیاوە ڕێژسپی و نورانیەکەی هەورامان یەکێک لە کەسایەتە دیارەکان کامەرگان جژنە پیرۆز بێ و کەرمێشە وەرامی ها کاگەمەر دەی خاسە جژن مبارەکەەوە کامەرگیان وەشحاڵی میار و نایچەنیمە دماوانێک کەگە جژن پارۆزیت کرد هەرسەر و قسەکە کاک حاجی عارفی خاڵێ وەشش واتە من بەڕاستی پێ من یاگەی نەبێ سەردانکردی هەتیما چن وەش بیان کە بەدەستە جەمعی ناس شاکێشتێنی بەڕێزت چە پیاە ڕیشتەرمەی جژن و ئیسەی چەنی وینی و چێش خاسا ئیسە زیاتر گرنگیش پێمێ دەمێ پەنە بسە پەیامەوە فرسەتا جژنەکانە ویر وێ ماوزمێشەوە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه بەزەر مایکەکەی کوچێ ڕنگزی وزی وەرانەی دەنگ ئالتەروێک سپاس و خوای پەروەردگاری کەرمێ کە ئێمەش بە مسلمان دروستی کردیمێ بە مسلمانیەتی چی سەر و زەمین و خوای پەروەردگاری وەژیومێ سپاسی فرەشگەرەکە بەڕاستینێ سپاس و دەستوەشیشمان پێی جەنابی تا و بەرەزی تا هەنکەی و وەختساتەوە قوتابە ئێمە بەخشا خزمەتتانە بیمێ و سپاس و دەستوەشیشمان پێی کاک حاجی تایری پێی یاگە وەشی و یاگە پیرۆزی و مەبارەکیشەکە پەنەش بەخشێنێ بەڕاستیانە یاگی دەستوەشی و سپاس و دەستوەشینە خوای پەروەردگاری شەڵا بەرەکەت بز و ماڵیش و تەمەنیش و ئەولادیش و خوای گەورە ئازارە ڕوزیانە کە ڕوبەڕوش بێ خوای گەورەی شەڵا یەک بەسەڵ پێش قەرەبوو کەرەوە ئینشاءالله برایە دیارم بەرنامەکەمە پەیوەندیش بە جەژنە قوربانی وهەن جەژنە قوربانی پیرۆزبایی وەنە و گر مسلمانە و سەرزەمینی کەرمێ بەعام و مسلمانە و عێراقیش بەگشتی و مسلمانە و هەرێم و کوردستانی بێشمان بە تایبەت خوای گەورە ئی جەژنەی ما پەیکەر و بەمایە سەربەرزی و سەرفرازی و وەژیوایی و پێوەژیوایی مسلمانە ئینشاءالله خوای گەورە ئینشاءالله بار و دۆخەکەما پێی وار و ئینشاءالله خوای گەورە ئینشاءالله وێش چش خاسانەما پێی پەیکیان و پێی بارەوە وەرۆ ئێمە مەزانێ خوای پەروەردگار بێش خازان و چش خازا و دنیا چەنی گێڵ و چەنی مێ و چەنی بێرو جەژنە و قوربانی دیارە مناسبەیەوە تایبەت و مسلمانەکان کە جەژنە قوربانی پسە مامۆسای بەڕێزی ئاماژەشمەنە کرد کە بەڕاستی حەزرەت و ئیبراهیمی ئەکە خوای ئەمرەش پەنە کرد کە قوربانی کەرەوە دیارە جگەر گۆشەکەەوە بشەوە دەستشپەنە کرد جگەر گۆشەکەەوە بش کە پێشنیارش کرد کە کەرش قوربانی و بنێکیش بژ بەرە خاتۆ خوای پەروەردگاری بەڵام چونکی بەڕاستی ئاماوەرەوە چەندی بڕیارەکە خوای پەروەردگاریش تەطبیق کرد جەوێژ خوای پەروەردگاری پێ قەرەبوو کردەوە جیای ئیسماعیلی کوڕیش خوای گەورەی نعمەتە گەورەشە پەنەبەخشا کە ئاسمانەوە پێشکیا جا ئیسماعیلی بەرانش پێی کاکە کرد بە قوربانی جا ئێمەیش بەڕاستی حەقا ئەگەر جەدەم و بێش ماگرتە بۆ ماوەیە جەدەم و ئەولادەکە ماگرتەمە ماوە بەڕاستی حەقا گر ساڵ و زەمانێەوە چەندین جەژنە قوربانی بێوەرەوە ئێمەش تاومێ ئاسونەتێ زیندەکەرمێەوە ئەنە سنەتێوە گەورن بەڕاستی گرما قەرزارێ خوای پەروەردگارین مێ وەڕەنگا گردیش ئەکسەریشمان تاومێ قوربانیەکەنێ بەڕامەگە ئەنجامش ناێ بەڕەنگانە کەم تەرخەمی بێما بۆ هەمانی بێما بوو ئاسنەتە گەورەیە بەڕاستی جەدەست و بێمامڵێ مێ یانێ حەقا بەڕاستی مسلمانی بەعام
هی سنەتێ زین نەکراوە ئی سنەتە بازە هەمیشە بە زینەیمەنەوە کەخوا دەسەڵۆش بوو جشنە و قوربانی دیارە بەرنمەوە و تایبەت و بێژ هەنش سعرزم کردی دێ ئیجا جشنەوە ئێمەج بەڕاستی لەسەر کاگە حاجی عارفی ئاماژەشمەنەکردن چەندی جژنەکە و ئەو ساوچەنی ئیسەی تقریبان گۆڕانکاری ژامان سەرەوە وەختەکە واریان بەڵام بێ ماوەڕان ناخودنیەکی هەری دنیاەکە ئێمە چەنەژی ئەوە دیاری دنیا بێنات پێتەکە دیوان بەڵام دیارە گۆڕانکارێکی بڵنا بێ مادە بەدەست و بێما چەندەوێ ماکردێنێما عادەت پاسە بێ ئەنەش کەشکەش بەردەجریبە دیەوە تازە و نەوە کەرێنەوە لێ پێی مزگی ئافرزەکە خوای پێکی یاسە بێ ئەنجامش دێ ئیجا مەبارەک بایی و گەردەن ئازایی چەنی عشرەتێکە مزگی نەکۆ بێوەیە ئەگەر نانێش بێ ئاوەتە عادەت پاسەوی سەماوسە حاجی ئامانجمەەکە لان لێ مزگی نەوەدی سەردەمێ وەیمانە مادی دەتەمەنو وێمانێ جوان کلتوری وەش بێ کەلتورێوە فرەوەش بێ چونکە ئانە بەڕاستی بووە و برایەتی دێ برە و دینداری بێ بچکەی خەڵکە گرن مەکەوتینی کەرەوە مزگینێ جوان من نمەکۆ جەنابی کەنی جنابەکە من ئەو ئەوی تەر یانە کەس بێ بەش نەبێ بەڕاستی چا خێر و بەرەکەتێکە ئێ پێی مزگی گر وەختە ئینسان دی بزانە و حاجی ئاماژەشمەنەکە چیوی وەش کەم بێ برنج کەم بێ بە تایبەت دینی هەمیشە پێی خوانەکە بەشکن خوانێشا دوێ شا برنج بۆ ئاخەکە گەری سپارەجە برنجەکەی کەرەوە ئەنی تاسۆ بێ ئێتر عادەت پاسە بێتاوەتە کە دما و نانی کە زیێنیرێ ئیتر ئاوەختە گێڕینی یانە یانەم دەگێ کەرینی گەردەن ئازایی کەین سنی ئەگەر خۆ معاشرەت و قەبیلەیە کە بێت بەکە ئانەش تەمامیە ئاوەختە عادەت پاسە بێ کۆمەڵی خەڵکی ڕیش شەرمە و پیاماخۆڵ و دەگایەکە گر دەگەوەن حتممە کە ئانەکە بێن دەگر و لای دەگاکە هۆرامانینە ئاچێوی بێنی پێوە مەسەر ڕیش شەرمە دەمڕات یا مختار و دەیەکی یا حاجی دەیەکی یا سێر و دەیەکی کۆمەڵی خەڵک کۆ کەرێوە لەوێ گەردەن ئازایی پێی باقی دەگایەکای تەری دەگایەکانیان بەس دەگایەکە هەورامای بەڵێ دەگایەکە هەوراماینە ئینە بەڕاستی کونتورەوە پرە تێر و تەسەر بێن بەر و دەگێکی بەڵێ پێی دەگایەکە سەواسی زەڵمی ئێمە مەسەرەن دەرەوە مەڕێ هەمساما بێ ئەحماوە هەمساما بێ هانە قڵی هەڵان پێ ئیدی ماوە بێ وەختی پاسێج بێ مەسەرەن چوار وەجبێ خەڵ دروستکەینێ پنج وەجبێ خەڵ دروستکەرێنێ هەر وەجبێەوە شاکییانێ پێی دەگیەوە یانە دەمڕاش و ڕیشەرمە و دەگەیەکی کاکشوان مەسەرەن پنج کەسێ بەرەو چەنی منوپی ئەحماوای ماوەسا مەلێک پنج کەسێ دە کەسێ بەرە منوپی سەرگەتی پێی هانە و دەنی پێی دەرەوە مەڕێ وەشەنی ئانێچە باخەکۆن مابێ کە یاگێ شێخەکە مابێ ئانێچە خەڵکێەوە تایبەتش بێ دەناگر و دەگایەکانە بێ وە خەڵکە تایبەتەکە بەڕاستی پەیوەندی زیاتر بە شێخەکەوە بێ پێسە دەروێشی و سۆفی و ئەینیشا ئینی زیاتر پەیوەندیشە بە شێخەکەوە بێ مەجموعەوە چا خەڵکیی پێی زیارەت و شێخەکە پێی باخەکۆنی ئینێچە کنتورەوەتە بێجە هۆرامانەنێ زین نەبێ بەڕاستی هەمیشە شوان با بچینە لای کاک علی و بەرهەمێکمان پێش بەشکە کاک علی زۆر بەخێر بێت و جەژنی پیرۆز بێت دێنە لای تۆ بەرهەمێکمان پێشکە سپاس تا کەرو منیش جەژنەوە قوربانی مبارەکە کەرو جەگرد و مسلمانە جیانی بە تایبەتی مسلمان عێراقی و بە تایبەتی تر کوردستان و وێمە وە جەشمەش مبارەکە بۆ هەمیشە وەشێنە بیدیم نانا خزمەتانە بۆ بە ئیجازە و یارمەتی ڕیسپیەکانمان خۆ جەژنە مامۆستا مەلیک مەجای وەشی تایەت کاک علی بەدەنگە خۆشەکەی کاک علی گیاندەی فەرماوە نانا خزمەتانە دەرمانی زامان دەردەکەی کاری من هەم رازی ناڵێ شەوان دانیمیە ڕەحەتی جەسەی منەت با ئیرەگەوەمە تەزدیدی دڵێ پڕژەغا تەزگینی دڵێ پڕژەغا ئیرەکەمیە
إنام وهديه يدساني يا تصديعك يخيل ما يروي بزرقي تبعز يان وجا وريدني غريب النوازي يكردن بيجوا غريب النوازي يكردن بيجوا يبلام بناي يمن دوسي يجاني ميا ينقشوني بشرطانيا ينانوزي يباني ما يظلم وبوتي يميلتو يجادني يتعارف يجلمي إيمانه يبيتو خاطري فريجوا يغارني يبيتو خاطري يفرجوا يغارني يبيتو زندگي شجري إيمانني يا كامن دمي يا وني يجي وشي يبلا كريه هركادي وجهه شوي بابا إلا وكريه يبصم خاكبا يقردي بابا إلا وكريه يا نقر ما شاد ما يعني مني وليس مني يريد لي وردني إقامة السنين يبالغ كاردني يدرون موتاي يدرد بي يا الرجيا يأيخاكم وصواريا يسوقاتي يبايجيا أيخاكم وصواريا سوقاتي يبايجيا
دەستەوەش بۆ با بچینە لای ئەم دوو خاتونە سانیە خانم زۆر بەخێر بێت و جەژنی پیرۆز بێت ئەگەر تۆ بازێکی جەژنمان بۆ بکەی هی سەردەمی پێشووی لەگەڵ ئێستەیە بزانین بەیانیان کە هەڵستان عادەتەن چ خواردنێکتان حازرە کرد تۆزی ئەگەر مایکەکە نزیکەیتەوە لە دەمە عەفو وەتی سانی گاماکەکە نزیکەوە بزان و ماچا هەر ژەنێکی مەینەتەکە پێیشا بێم بزان و پاسەن بەس مایکەکەی نزیکەوە وێڵبا دەنگڵعاێ ینی زوونەوەری زێنمە ئاوری کەرێنمی و قاولەمە چوبین سەر برنج کەرێنێ بە فڵاو ئیبرنج چەڵتو ببێ کەسەی سەی نەبێ ئیبرنجەی نەبوو مانگێ چاوەڵتر حازرش کەرێنمی کوێنمیش و حازرش کەرێنمێ پێی جەژنێمە ئیتر پارە جرومل پێی زاڕڵا برازێمێ حازرش کەرێنمێ هەوێرەکانی نوژی لا سەرێ شابەیانی زووری زێنی کچێ مایکەکەی کەرێنیشی و چاشتوچی و زاڕڵی چاشتوچی و وەرین و هین و پیاە پێدان نەوەرین دوینی مزگی نەما جەژنی کەرێنی ئینجاتر بێمە مەسەر کوڕمابێ دە پیاەکە وارتر سینیەنی سەر دەستی شۆ چاشتی بەری مزگی پێی پیاە گر کە زیانە بێشنە چاشتی بەری مزگی بەری مزگی دما نانواردەی مزگی اینجاتە گر کۆمەڵی بینی و یانەولا گێڵێنی دەگایە هینی دەگێکێرێ نماوانێ گەڵێنی دەگێکێرە هەچ کەس کەس و کارش بێ واتجا حنەڵاوانە و جە فەرماڵە و جێ ئیلا ئۆلانێ لوێنی سەردانش کەرێنی و گەردە نازایی شەنی کەرێنی و وەتی سانی هەر پێکی لوێنیا شمەج بەرێنی ئەگەر پێکی ئەگە کە سوکار مابیە هین و پیاکەی بێن وێ مابیێ لوێن میشاچەنی هادێنی چەنیێمە و دەگا چرە گێڵێن تاتەوای شای پان و تاتۆیمە براو کە سوکار و پاسە و هەچ کەسی کچێ ئازیش بێ دلیێشنێ ڕۆ جەژنێ لوێ گەردە نازایی شەنی کەری و داوا ئەفێش چەنە کەری و دوای خەیری کەرینی پێ یەکترینی و واچێنی گەردەن مازا کەڕ ئێمە نەفامی بێنێمە شەیتان کەوتە بێ بین ماوترە پاسە چێوێ چانی بینی ئیتر جیای نقلوچکلی تو چیوی جووەزی بێنێ و هەنجیری بێنێ و لە پورتی بینی چیوی ئەچانی بینی پێی وێمانە بێنی وێت تاوەشکردێ بێنی وێت وڵی وێ باخ و گر کەزیین و باخ و وێشوینی وێش و ئانی بینی پێی جەژنی چا سەردەمەنە زوو رێزێندی ئەرێ ئەرێ وڵا زوری هەساری ئاسمان و بینی سەر و چاشتینین ئیسێ سەر و عادەتەوەی تا هەرمەنێن ژەنە قەدیمی ئەرمەنینی ئیسەژنەوە بەیانی کەرمیتر مەتاوی بوسمەوە گەر نیشمێرە یا کچە دریجێکی شێمی ئەبی چار ڕۆشمەنێ تا ڕۆشن کە ڕۆشنش کەرتر وری مێزمە هەر ئاتوی چوو کەرمیدری یانەوەلی و هەرا چاشتە قەدیمیان منی دێسەر ئەرێ وڵا ئاچاشتە قەدیمی هەر ئاچاشتە قەدیمی چماوەشی گەرەکی وەڵام من یانەمان بێن بێ دوانی چاشتین پێ بەردی یانەمامەکەم فەقیری بینی بڵاو شێشانیا بێ سەر حەرچەوگە ڕەمنام وەرامانێ واتم یانەمامم ساوەرشانیان سەر جای جەژنی هاتە ماچۆ بارە ڕۆڵە بارە منە ساوەری بوو وەتم دێت هاتە چەنی ساوەر کردی و بە جەژنە ماچۆ وەڵا کردی و ڕۆڵە چەنی دڵەمێ ئا ساوەرە ئالاتا برێنجە کۆێ عەجیب ما ئێوەنە ساوەرەکەش ئیسە خەڵک خەریکە قەناعەتپانێ کردو ئەری وەڵا لا ساوەرەکەی ئەری وەڵا فرە لەزەتی بێ زەمانە وەش بێ ڕاستەرمای دەسەوەش بێخوارش تا ساغ بوو مادام هەر لەو بەری لای کاک دکتۆر دەسێنە خزمەتان سۆباسی تایبەت هەیە لەگەڵەوە لەگەڵ سەید عەفان و ببورن ماشەڵڵا مەجلیسەکەمان خۆش ئینشەڵا کاتمانە بێ نانار مایکەکە نزیکە لە تۆ حاجی جەژی تۆش پیرۆز بێ خوا کاکی مزگان کەسایەتیەکی خۆشەویست لەشتان ساغ بێ جەنابەت چ پەیامێک هەیە لە جەژنی قوربان بۆ هاونیشتیمانیان بۆ بینەرانمان بەڵام بسم الله الرحمن الرحیم پێشەکی بە خێراتنی جەنابتان نەکەین بۆ ئەم بەرنامەکە ڕێکتان خستووە زۆر سپاستان دەکەین بە نیسبەتی جەژنی قوربانەوە بەڵە جەژنی قوربان لەگەڵ جەژنی ڕەمەزانە فەرقی هەیە جەژنی ڕەمەزان ئەوەیە کە ئینسان سی ڕۆژ بە ڕۆژووە جەژنی قوربانیش ئەوەیە کە موسڵمانان ئەچن بۆ حەج ئەم دوو جیاوازە هەیە لە بینی ئەو دوو جەژنە ئەتر وەکو جەژن ڕاستەکە جەژن ئەکرێ ئەوەی کە تۆزە عاجز بوو بێت لە یەکێک کابرا
ئەگەر ئەوە کرد یانێ خۆی بە مسلمان تر بزانێ ئەڕوا بۆ لا ئەوی تر یانێ ئەوە گرنگە ئەوە گرنگە کە ئەو بڕوا بۆ لا ئەوی ترکە قسەی لەگەڵان دەرفەتە یەکتر ئاشتینەوە بەڵێ یانێ ئەوە هینی زیاترە بەلای خواوە ئەمە بڵە ئەجری زیاترە بەلای خواوە اینجا وەکو ئەوە کە ئێمە و کۆمەڵایەتی زوو نیمانە بەڕاستی ئێمە زوو ئەڕۆشتین بۆ هەتا ئێمە دەراوسەی هینن بێرواستن کە بێرواز ئێران لە ڕۆژهەڵاتی بەڵێ ڕۆژهڵاتی کوردستانە ئێمە کاتی خۆی ڕیسپیەکانمان ئەڕۆشتن بۆ بێرواز بۆ تەعزیە لێرە من بیرم یەد مناڵ بووم ڕیسپیەکانی ئێمە یەکی دوو کە لە شەکریان ئەکڕی بە ئاوا بۆ کاتە یانی ئەمە هەغایە بیگەڕێن تۆ بۆ خەڵکەکە بزانێت لێرە دوو کە لە شەکریان ئەکڕی و اینجا بە ناوی دێکەوە ئەڕۆشت بۆ تەعزیە بۆ بێرواز بۆ دێکانی تر بۆ ئەوانە هاتن یانێ ئەو کۆمەڵایەت بەڵە ئەو گەرمگۆڕیە بوو بەڵامی سەو کۆمەڵایەتیە بە حەقیقەت لەناو گوندەکانیشە ئەولایانی کۆمەڵایەتیە نەماوە کاڵ بۆتەوە بڵێن ئەو گەرمگۆڕی هەرماوە بە دڵنیایەوە کاڵ بۆتەوە بە دڵنیایەوە کاڵ بۆتەوە هەتا خزمایەتیش بۆ کاڵ بۆتەوە نەگەر بڵێم هینی تر خزمایەتیژە کاڵ بوو ئەمە لەناو گوندەکانیشە بەدیەکرێت بەڵێ ئەرەوەڵا بە دیەکرێوانش ئەتر ئەو ناوشتانە هەیە و ئەی لە ڕۆژانی جەژنە گوندەکان چۆنن وڵا ڕۆژانی جەژن ئێمە وەکو پیاوەکان کاتێ ئەچینە نوێژی جەژنەکەین و دوایی مامۆسا خودبەیەگە خوێنێتەوە و تارێگە خوێنێتەوە دوایەوە هەر هەمومان هەڵەسینەوە بە ڕیزە وێچین مامۆسا فەرمێکا کە هەر یەکەمەوە گەردە نازایی ئەەکەین هەتا ئاخری ئاخرەکەی کە ئەچینەوە ماڵەوە و نانەخۆین لە ماڵەوە اینجا دوایی ئەەکەوینە ناو دێکە ناو دێکە ماڵ بە ماڵەگەڕین گەردە نازایی لە یەکەکەین خوا دەست خۆش بێ بەڵە بینەرانی عزیز طبعا انشاءالله جژنی قوربان بێتەمایی خێر و خۆشی بوو هەموو لە یەک دوور بین لە دەرد و بەڵام ئەوشمان لە یاد نەچی ڕاستی ئەمە لە یەکێک لە گوندەکانی هەورامانین بەڵام هەورامانیان ناوچە گەشتیارەکان بەگشتی لە زۆربەی کاتەکانە کە بۆنەیەگە بێت تەرەباڵقێکی زۆر ڕویان تەیەکە یان با بڵێن گەشتیارێکی زۆر ڕووە کاتە ئەو ناوچەیە هەورامانیش بە تەواوی سەرافایەوە ئەم حاڵەتی هەیە لێرە زۆر بەڕێز کاک دکتۆر سامان یەکێک لە پیاوە چالاکەکانی ناوچی هەورامان لە بابەتی تەندروستی و ژینگەی و کۆمەڵێک ئای دەستخۆشڵە جوانەکە کۆمەڵێک سەوباس لەگەڵ کاک دکتۆر سامانەکەین دکتۆر سامان سەرەتا جژنی پیرۆز بێ و سپاسکەم ئەم لە مەجلیسە لەگەڵمانی پێم خۆشە بەڕێزت ئاماژە بۆ بکەی ناوچی هەورامان لە جژنە زەختێکی زۆر یەکەوێتە سەر قەرەباڵقێک لەسەر ڕێگاوبانەکان لەسەر کەنتی تەندروستی بابەتی ژینگە و بازاڕەکان دووسە بێ بابزانین جژنی ئێستا و لەم حاڵەتیە و لە هەورامانچون ئەی بە قوربانی و دەست خۆش بەڵێ سەرەتا دەستخۆشیتان لە یەکەین جەژنتان پیرۆز بێت جەژنی هەموو لایەک ئەم میوانە بەڕێزانە کە دانیشتوین لەم بەهشتی هەورامانە بەڕاستی ئەم ناوچەیە ناوچەیەکی زۆر تایبەتە هیوادارم کە هەوڵ بین هەر ئاوا بە جوانی بمێنێتەوە و زیاتر گەشە بکات بەڕاستی ئەم ناوچەیە لە جەژنا بە حکومەوەی کە ناوچەیەکی زۆر دڵگیرە و جەژنی ئەم ساڵی ژەکەوێتە تقریبەن هاوینەوە ئەمە هەمووی کۆمەڵک هۆکارە کە ئەم ناوچەیە زیاتر گەشتارێکی بێ بڵێ گەشتارێکی زۆر ڕووی تێکات ئەو بەهۆی هاتنی گەشتارێکی زۆر لە یەکەم ڕۆژی جەژنەوە بۆ ئێرە دیارە کۆمەڵێک گرفتیش ڕوبەڕووی ناوچەکە ئەبێتەوە وەکو چی کاک دکتۆر سامان هەر لە سەرەتاوە بیکرین لە ڕێگاکەوە کە گەشتیارەکە یەت بەرەو هەورامان ئێمە کێشەی گەورەمانەیە بەڕاستی کێشەی بەڵێ ڕێژەکە زۆر زۆرەکەیت بۆ ئێرە ینی وای لێت جادەکە یەک سایدە یەک سایدەکەیش لەوانەیە ئاگادار بن کە وێرانە وە چەندین جار داوا کراوە کەوا چاک بکرێت خۆیە بێم ناوچەیە جادەی دووسایدی هەبێت جادەیەکی دووسایدی تەواو کاملی هەبێت لەبەرەوەی کە منتیقەیەکی گەشتیاری استراتیژیە بەڕاستی بۆ حکوومەت خۆی گرنگە ئەوە داهاتێکی باشی دەسەکەوێت لێرە بەڵام سەیرەکەی جادەیەکی یەکسایت جادەیەکی وێران
ئێستا قەرارێکەوە کەمێک دەستکاری بکرێت چاک بکرێت وەجادەیەکە کە مەرزی نێودەوڵەتی لەسرە ئەمانە هەمووی بەیەکۆ کۆ ئەبنەوە قەرارە لەم لە جەژنەوە مەرزی تەوێڵە شۆشمێ بکرێتەوە بڕووی گەشتیارانی هەرێمی کوردستان و عێراق و لەگەڵ وای ئەم جژنە پێم وا بێ کرایەوە ئەم جژنە کرایەوە بەڵێ ئەمە بەڕاستی زیاتر ناوچەکە ئەکاتە شوێنێکی پڕبایەخ کە ئەبێ زیاتر ینی کاری بۆ بکرێت ڕاست بەڵێ کاری بۆ بکرێت ئەمە هەر بابەتی تەندروستەکەش بەڵێ ئەمە ڕێگا و بانەکەی ئەمە ینی خاڵی گرنگە کاتێک کە گەشتیار ڕوئکاتە ئێرە ئەبێتەوە ڕێگایەکی باش دەبێت زۆر ڕاست لە ڕووی تەندروستیەوە دیارە دیسان کێشەی گەورەمان بۆ دروستە کێشەی تەندروستیتان چێ بە حکمی کە بەڕێزت لە کەرتی تەندروستیای زیاتر ئەو کێشانەی کە لە جەژنایە خود حاڵەتێک ڕووداوێکی نەخوازرا و ڕوویا بێت و بەڕێزت لێ بوو بە تایبەت لە جەژنەکانە چین بەڵێ بێگومان ئێمە ساڵانی پێشتر چەندین کێشەی حاڵەتی نەخوازرا و بەداخەوە ڕوەدا لێرە گەشتیارێکی زۆریەت بە تایبەت لە وەسەت و جنوبی عێراقەوە یەنە زەڵم یەنە تەوێڵە و بیارە و ئاوێسەر ئەم ناوچانە هەمووی بەداخەوە کە ئاوێکی ئاوی زەڵم کە ئاوێکی زۆرە گەشتیاری ناشارەزایە زۆر جار حادیسە ڕوئەدا مناڵی بچووکەکەوێتە ناو ئاوەوە دوای چەندین سەعات دەدۆزرێتەوە یاخود ناتوانی حاڵەتێکی نەخوازراوی مەترسیداری چۆن ئەڵەی حاڵەتێکی محریج بگەێنیتە شوێنە کە خێرا کاری بۆ بکرێت ینی نەبوونی چۆن ئەڵەی ناوەندێک لێرە لەم ناوچەیە کە بە خێرایی حادیسە و ئەوەی کە ڕووداوی بڵێن نەخوازرا و ڕوئەدات بیگەنیتە ئەو شوێنە بۆ ئەوەی خێرا چارەسەری واتەوە لە بەشە تەندروستەکەش هەر کێشەتان هەیە بەڵێ کێشەی بەدەل لە ڕێگەوبانەکە ئێستا لەگەڵ جەنابی مدیر عامە تەنسیخمان کردووە کەوا لە ڕۆژانی جەژن بە ڕۆژانی هەینی و ئەو ڕۆژانی کەواینن لە بڵێن ناوچە گەشتیاریەکانە تیمی تەندروستی دابین کراوە بۆ ئەوەی خێرا بەدەم ئەوانەی کە پێویستیان بە ئسعافاتی ئەوەلی هەیە یان یاخود گاندنی حاڵەتەکان ئەوەمان کردووە بەڵام تا ئەگاتە هەڵەبجە تا ئەگاتە سلێمانی لەوانەیە ینی خوا نەخواسە کەسەکە بمرێت یاخود ڕاستە ڕوبەڕی مرد نەبێتەوە بە هیوای شەڵا ئێوەش دەستکراوەتر بن و توانای باشتان بێت لە درێژەش هەر لەگەڵ تا شەڵا هەر قسەکەین با چاکەسان نەبێتەوە دواتر بەڵێ بچینە لای خۆش ئافان بابزانانی بە پارچە شعرە بەشدارە بێت لەگەڵمانە یاخود بەرەوەی بچێتە لای شعرەکانیەوە هیچ شعرەکانی توانی بڵین خامەیەکی ڕەنگین وەک چیای ڕەنگین و بۆن و بەرامەکەی لە چنوور و لۆکانی چای ژاڵانە و پەیامی نێو شعرەکانی شەڵەی قاسپەی کەوەکانی داوانیە بەڵام بەر لەوەی شعرمان بۆ بخێنێتەوە سەی ئەفان هەر خۆش ناوازە بە مناوەڵەکەشیان قسەی خۆش و مەجلیسی خۆش ئەیکەمەوە بە ورامی داوای لە بن لە بیتەرانەکەمانی تێناگەن خۆیان بەش کوشتێکن سەیدگان جەژن مبارەکە بوو مبارەک بۆ جەژنەی بەنامی خوای قوربانی جەگرت لایە مبارەکە بوو یاخواژم دیێرۆژ وەراوەر و ئێڕەشەرماوە تەنانەت قسێش کەڕۆ گەورەی وێشان سپاسکەم سەیدگان جەژنی مەزانشمە فەرماواتە بەس مایکەزیک بەسەرهاتێ یا حکایەتێ ئی قسێچە زوو کردێنم وەلێ بابەر و شاوە خیاڵ و قەدیمی و ئەی پیرێ وێ شازانە هەوارە یەرەقڵاوە سێش ئامێنێ و مجێنێ ملەرێ هەوار جەقڕ و قاڵی کەوتن لالۆم دوو ڕۆژە نابیتا گاوی تێشەنێ پێی هیتی و پەی گەرە کردەی دەرۆکە ئێمێ ناڵشەوە نەماچۆ سێ عالێ ئی هیتێما دە کوچێ گەرەما هەن کۆمێش لاسێنێ سەعبێ مارمێشەوە لالوچم ماچۆ سەر خوۆش کە بەرو وار ئیگاویتێ نەپڕوکنیشە ئێمە هەر ئینێما هەنێ بۆنەوە ئیگاوی تاچە ئامێنێ هەوار ماچوونە ئینشاءڵڵا گاوا بەرۆ سەعبێ مارە شاوە دلێ هەواری میۆ گاوێ پڕوکیێنی کەرو شاوە کە لەکێ دەم و دەستی و شام و سۆرێ ماچوو بە براکەش براکەم با خەجاڵەتمانێ پەنەوە واچا بێن و دوێ پێیانە گاوە کەشان بڕابێ سەرش بڕبێ گاوەی کێشنارە و سەرش بڕاو بەخشناشەوە هەواریرە هەوار ویست پەن سییانی ئامێنێ و ئاوەختی زەر نەبیێن بە وەجە فاڕاشەوە بەی دێ هەی گۆشت بە وەجێ
40 کیلۆش پارە تۆزیع کەرامل و هەوارارە و ئەوەش ما باقیمەنەوە ماچۆ کاکە گیان ئێنە چەنی وەرانوەرەکەی ما شازانە بن سەر و عیدزبێش مەکەن ماچۆ هەر نوعەتکردن ئیل تەیشە یاونەرە زەڵم ئیسە زەڵمی نەلێنێ پێی هەواری گر ئینە دلێ باخینە قێرنە گۆشت بەوەجێ ئاە تشو وەزی و لە پۆرتی و هەنجیری شاهەنێ ئیش سعبە زوو مریشڵەکی جوری کنۆشتلۆح بار و وڵاخیشکەرونەوە مارۆژ زەڵم دلێ دەگا کەس شمە بۆ چەنە گر وەزارە قەراخ و دەرەی هیچ کەپر و کەپیر و ئاین ئەرێ گێڵ و مرشارە ماچۆ کاکە گا ئەی گۆشت و کویسانی پاردێندێ هەن و یەرەقڵاوەی بوەش ڕوێ ڕاملۆ چێ کەرەش بە گۆشت و کەباب ئەحماوا بوەش مژنەوە بەیدێ بەردێ بەوەجێ بەوەجێ تە گۆشت گاوەکەی بەخشنەوە و ملووە پێی هەواری ماچۆ چێژەکە ماچۆ گەدم بەخشناوە ئەگەر منیمێ واوێ لوایمێ پۆ دیمرە ملوپەی بەشێ و پایزمێ و هەوارێ گێڵاوە ماچۆ دەی کاکە تۆ زانی کێ بەردەن زەڵم ئی گۆشتە من مەزان و لۆشۆنە گۆشتیرێ کابراژمێ سەربەڵق تووش و مەتیلێ پیرێ بۆ من نامی ژەنەکی زان و ماچۆ مەتی تۆرزیە گۆشتە بەرە ناما ناپەی وەجەکێ ماچۆ تۆ بینی گۆشتەکە ماچۆ ئەرێ ماچۆ بەرپشە حکوومە شوونی ترێ گێڵۆ بە ئیمانم زانۆ پەنە گێڵۆ یواشێت تفکەرەوە مشتەش و ڕژاوگێرم و ئامانێ گێڵۆوە لە تەگاوەش لوا و حەقشانا و نیشی چانان یعنی بە سیناری واتەنش حک بە شووی تەگەڵۆ یار بەڕاستی چانە هەر بە قەساوەری تەمام کامەر تو چێژماچی دەسەوەش بێخوا دەسەوەش بوو شەیداخان ماشەڵڵا مەجلیکە زۆرە با کەس لە یاد نەکەین من چمە لای مامۆستا عەبدولمەلیک ئەگەر مۆڵەت هەبێ دوایی هینمان لەبیر کرد تاتە سوعات بابەتێکە بۆ حەزم کرد کاک مامۆستا عەبدولمەلیک قسەی لەسەر بکە مامۆستا زۆر جار ینی ڕێگەکەوێ لە هەنێک لە گوندەکانی هەورامان یا خودت لە گەڕێکێک لە اینێک حاجی هەبوو بێ ڕاستە حاجەکە لە ڕۆژی جەژنەکە یا ڕەنگە فریان نەکەوت بێتەوە ڕاستی ئێستا ژوە سالی بەڵام ڕۆژگاری کۆڕمەنگە چەند هەفتەیەک دوای جەژنەکە هاتبێتەوە مامۆسایانی ینی چ پامێکان بۆ هاوڵاتیانە مەسەرەن ڕەنگە باکو دایکێک پێکەوە چوبن بۆ حەجم ناڵەکانیان لەوێ نەبن ئەو جەژنە باوکیان لایەن نەبوو بێ یاخود دواتر بابەتی گەڕانەوە ئەمە ئەم کللتورە چۆن بۆ لە جەژنی کۆن و لە ئێستاشا چ پامێکی هەیە وەڵام من بەرنامەی یەکەم تۆزێ لەسەر عیبادەت ڕۆشتم بەڵام حەزەکەم ئێوە تۆزێ باسی ڕەشببینیتانکردن خەڵکی ئێستا سارد بۆ تۆ لە عیبادەت و لە جەژن و ئەمانە من نمونەیەکی جوان من پێم وا بە ئێسا گەرمترە من هەر لەسەر ئەوە یەکێ لە شتەکانی جەژن قوربانیکردنە سعات 11 شەو بوو ئەخیر ڕۆژی جەژنی قوربان وە یا متەشریق سعات 11 کابرایە دای لە دەرگا وتی مامۆسا وەڵا سیارەیەکمان پێیە زەحمە لە بێوە لە سەری ئەم سیارەکە چون سەری سیارێکم کرد نێونێکی تیا بوو هەڵە سەر بڕابوو وتی وەڵا چون بۆ هەڵەبجە لای فلانە مامۆستا پرسیارمان کردووە ناخورێ منی سیرم کرد ساب سەریان بڕی بوو خەڵکەکەی پێ ڕۆشت بوو وتم وەڵاهی برا ئەمە ناخورێ بێ بڕی فڕێن وتی ئەی خوا وتم ناناکفر نەکە ئەگا لە خۆ بێ وتی دێ وەڵا بێ ئێستا بچم یەک نێونی تری سەر بڕم فریا ئاکەوەم 2 ساعتی ماوە بۆ مەلابانە وتمە وەڵا فریاکەوی جا لەبەرەوە ئەم خەڵکە بێت تەشجیع بکرێ بێ گەشتبین بێ وتی وەڵا مناڵەکانم بە تەمان لەم گۆشتە بکۆن جا لەبەر ئەمە ئێسا خەڵک تەشجیع بووە بۆ نمونە ئێستا ئێمە ئەگەر بەخۆ بمان بینایە لە گوندی سەرگەل لە پاڵچەمێکە کەناڵێکی عالامی ئاسمانی یە بڵین جەژن پەخشەکە جژنی قوربان پەخشەکە وەکو خۆبمان بینایەوە و بەڵام الحەمدولillah ئێستا ئێمە لە ڕۆژی ژنەوە ئەچێت 10,000 نەفەر ئێمە ببینێ بۆ خۆی ئەمە دەستکەوتێکە بەڕاستی جا لەبەر ئەوە جەژنی قوربان تایبەت کراوە بە خواردنەوە بە خوابرا کابرایەکی خەڵکی ئەم لای خۆمانە ئەچێ بۆ دێ بۆ کرێکاری وازانم نیوەڕۆ لای مالوم تانجەنابە نیسک و کاڵەکی پێدەن 3 ڕۆژ لەوێ ئەمێنێتەوە جا جەژنی قوربان یەکێکە من خۆم حەزم لەو خواردنێ جەژنی قوربانە خەڵکی تامەزرۆی خواردنەیە 3 ڕۆژ لەوێ ئەمێنێتەوە نان و کاڵک و نیسکی پێدەن ئەچێتەوە بۆ ماڵی دەوری ماڵی خۆیان بۆ دەکەی خۆیان لەوێ لە کەبابخانەدا ئەڵێ کورە دووشیشم بنێ بە ذاتی خوا لە برسانە مردم
ئەمە سێ ڕۆژە منان و کاڵک و نیسکێنە خۆم خوا نیسکێنە ببڕێ کە با بێنێتە شوێنەکەی یا بەڕاستی جژنی قوربان تەشجیع بۆ خواردن بەڕاستی ئافرین بۆ ئافرەتە سالارە پێشمە لا باگدان هەڵەسێ مەتبەخەکەی پاگەکاتەوە چێشتێکی جوان لێنێ چاوەڕێ هاوسەر و مناڵەکانێتی تا لە مزگەوت بێنەوە جا بۆ ئەوەی جەنابە من بەبیرم یە بیرەوەری ساڵی وازانم ساڵێ پێش ڕاگواستنی ئێرە لادەکان ئێمە دایانگرتین بۆ خورماڵ باوکم خوا عەفویکە لەگەڵ کا حاجی قاروک حاجی حەملانی هانیت ناچوون بۆ سەفەری حەوت 42 ڕۆژیان پێچوو ئەم 42 ڕۆژیان پێچوو وازانم پێنجەم ڕۆژی جەژن هاتنەوە پێنجەم ڕۆژی جەژن هاتنەوە ئێمە ئەو خەڵکە دوای وازانم مانسا شێستێک دەرەجێ عالی بێ هات بۆ مزگەوت لەوێ لەگەڵ ئەو خەڵکە هاتن دڵخۆشی خەڵکیانە کرد ئێمە یەک ماڵ بووین یەک گەڕک بووین یەک جەستە بووین یەک دڵ بووین بەڵام ئێستا وای لێ نەهاتوێ هێشتا بەبەریەوە ماوە ئێستاش من لای مزگەوتەکە من دووسێ نەفەر چوون بۆ حەج بەخوا ئەو خەڵکە لە ماڵەوە لە مزگەوت بەرەبێ لە دوای نوێژ یەکسەر بۆ ماڵی حاجەکە ئەڕوا هێشتا دڵنەوەیی ماوە هێشتا گەشتبینی ماوە هێشتا نەواتێکی ساڵح ماوە لەنە ئەم کۆڵ مەڵگەدا من ئەڵێم ئێستا باشترێ من ئەڵێم ئێستا باشترێ بڕۆ لە مزگەوتەکەی من سیر کە هەر لە مزگەوتا 500 نەفەریان 400 نەفریان بەڕیز ڕائەوەسن ئەو ریزە تێک ناچێ هەمووی گردن ئازادیەکە لە یەکتر دوایەوە چنە ماڵی یەکتر دوایەوە چکلێ دەبەخشنەوە دوایەوە مناڵی چاوگەژیە تۆ سیر کە کاکە ئێمە دیڵمان لە قاڵب داوە مامۆسایەکی بەڕێزیێنە سەر کەناڵ ئەڵێ گۆرانی بیدعەیە ئەڵێ گۆرانی ئەوەیە ئەڵێ شیعر ئاوایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ماڵی هەیە عایشەش کاتی خۆی ئەباتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ باشە من لە چوارچێوەیەکی ئەم دەرگایام چی بکۆم دوو جاریەم هەیە گۆرانی ئەڵێ لە ڕۆژی جەژنە سرودی نەغمە ئەبچڕن لە ماڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبوو بەکر دێتە ژوورەوە لێیان تووڕە ئەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەبوو بەکر وازیان لێ بێنێ ئەمە جەژن ئەمە ڕۆژی شادیە کاکە ئەمە سرود ئەمە کامەرانیە دەعهما وازیان لێ بێنێ با بۆ خۆیان گۆرانی بچڕن با بۆ خۆیان ئاواز بچڕن با کەیف و سەفای خۆیان دەرببڕن کاکێ ئێمە ئەم دینەمان لە قاڵب داوە کردومانە بەو بلۆکە کەس ئیسفادەی لێ ناکات یعنی بۆ ئەم ئێستا گۆرانی بووە بە داعوە شیعر بووە بە داعوە ئەم کەناڵە بووە بە داعوە بەڕاستی ئێمە دینێکمان لە قاڵب بابە وا ئازایان لە چوارچێوەی ماڵا بین کاکە خوا دەست خۆش بێ ماوەسا عەبدولمەلیکیان بەدڵنیا وتەکان زۆر جوانە وەڵا با بەر لەوەی لای بچینە لای کاک عەلی خات و سوعاد خانمان بابیر نەچێت دەستی خۆش بێ بۆ چایەکە و جەژنیشە پیرۆز بێ و هەمیشە لە جەژن و خۆشییا بن با مایکەکە بگاتە لاو بزانم خات و سوعاد خان لە جەژنی قوربان چ پەیامێکی هەیە و چ قسە و باسێکی هەیە بسم الله الرحمن الرحیم جەژنە قوربانی وەنتا پیرۆزە بگۆنە بروو بسڵمانی وەنەکە حاج تایری یاخوا هەر نمونەش زیاد پێساوان بۆ خوا هەزارانە تەرش بۆ جەژنە تاوەنە پیرۆزە بۆ خواوەشە بێ خات و سوعاد پیرۆز بوو ئینشەڵڵا هەمیشە جەژن وەشی نەبیری دەست خۆش بێخۆ بەڵێ با بچینەوە لای کاک عەلی بەرهەمێکی ترمان پێشکەش بکە ئەگەر ئامادە بێت سەمێەوە سێبا ئەرێ ئەرێ مامۆسا ئیجازە دێنێ برا ئیجازەش دێنێ ئیشە و جێسیلورێ جێسێکوی هێواری گوژدا ببیناڵی سەوزی پیرێدارێ سەوزی پیرێدارێ هیوەهادن سێوزن ئاون سەرکاون وێهادن سێوزن ئاوەنی سەرکاوەنێ هاژەی بەفراوەنی شاخەی شێتاوەنێ شاخەی شێتاوەنێ ساقیەن بادەن نەسیمەن بادەن بڵبڵ جێدووری گوڵان ئازادن گوڵان ئازادن ئیشە و جەسیلوری جەسێکوی هێواری گوژدا ببیناڵی سەوزی پیرێداری سەوزی پیرێدارێ بەزمەن شادیەن عیشن نیشاتن كيفا شوخيا شوقا حياتا شوقا حياتا تمنى ندوك قردا غبارا
فرميس كان شمري سيلا فوارن سيلا فوارن سنقر كسارني سركوان هردن خمن مينتن زوخا وندردن زوخا وندردن إيشو جسيل وري إجسكوي هواري إيشو جسيل وري إجسكوي هواري قردا بمنالي صوزي بيري داري صوزي بيري داري خوا دەست خۆش بۆ کاگەلیان سێعفان هەم قەڵەمەکە ڕەنگینە و هەم بەسەراتی وەشی چڵهۆنی حەز کرد و ئەگەر بەرهەمەوە بۆ جەژنانە پێشکەشماکەری و کاکەشوانەگیان ئیجارە گەرەکما ئەپی شعرێ تەمەناکەر و بە دڵ و شمە و بە ئانیشاکەوی ناما حتمما پاسە بوو بەس مایکەکەتان نزیک بوو جەوێتەوە وەشتەی شڵا ناڵە و هاوارم هەروەلای تۆوەن کەس سەرم نییە کەس سەر چکۆوەن من وێ مزانون گونابارەنان پێی ڕەحم و عەفوێت تەماکارەنان چەنی ئیبراهیم گەرمیش بی بەسەرد ئایر بی شەماڵ باوەشێنش کرد یۆسف جە قەسرە پڕناش دەواازە گر ڕەحم و تۆ بێ نەگێرتش گازە چەنی ئەیۆبت دەوا و دەردێ کرد چەند ساڵ پا دەردێ وەش بیۆ نەمەرد یعقوبت جەنۆ چەم کردۆ تازە ژیان و ئاڵیت پەی ماکە ڕازە پەی ئیسماعیلی بەرانت کیانە زەمزەم پەی تەژنای شەپۆ لە شانە عیسا جەدەس و کوفری عرفانە یانش پاریزیا و لاوێت مێمانە بە ئەمرە و تۆ بێ نوح کەشتیش وەش کرد لافاوت یا و ناو ئاڵاوێ نەبەرد بەنیاز و ناڵە و سەلمانی زانە شادبی بە نەبی و پەیلات کیانە دوعا و عەبد و وێ تۆ گیراکەری جەوێش زیاتر تۆ خەمش وەری ڕەحمان و ڕەحیم شایان و وێتەن عەفوکە عەفان چون عەبدی وێتەن ئینشەڵڵا خوا دەستم خۆش بێ خامان ڕەنگین لێوە با تۆزێ بچینە لای ئەم گوڵە جوانانەش کە لەگەڵمانە بەشدارن بەخێر بێن سڵاوتان دێ بێدەژنی هەموو مسلمانەکان پیرۆز دەکەم ئێستا سرودێکمانەیە لەسەر نیشتیمان شیرینە نیشتیمانم ئەیکەمە سەر چاوانم منداڵێکی وردیلەم من خەڵکی کوردستانم لێرە چاوم هەڵێنا ئاوەدان بێم شوێنە بژی کوردستان ڕووناکە وەک ئاوێنە گشت برایان و هاوزیزان هەردەم ئاواز ئەخوازین گە خودای تاقانە نەبێ هەرژێر دەست و داوازین بەس گوڵە جوانە ڕاوەسە تۆ مایکەکە جارێ بالا بن نەود ناوت چی ئا بوو نەپەلە بوو ناوچی بوو تۆ ئەی ماشەڵڵا تەمەند درێژ بی ئەی ئەو گوڵە جوانەی تەنیشت ناوی چیە ئەی مایکەکەی یار بۆی بگرە بزانە توانێ ئەی ماشەڵڵا تۆ ناوچیا دێ بزانین چیشمان پێشکەشەکەی جەژن پیرۆز بێ قوربانی سڵاو لە توی جەژن لە هەموو لە ئێوەش و لە مسلمانانیش پیرۆز بێ ماشەڵڵا ئێستاش بە سوورەتێکی قورئانتان پێشکەش دەکەم ئەی ماشەڵڵا دەی فەرموو بسم الله الرحمن الرحيم تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد ئەی ماشەڵڵا دەستی خۆش بێ سپاس بۆ پەروەردە جوانەی دایە و بابە تەمەند درێژ بی جەژنی قوربانیش لە دایە و بابەش پیرۆزێ بۆ پەروەردە جوانەیە دەستان خۆش بێ بەڵێ شەیداخان با بچینە لای کاگومەر مایکەکە لای کاگومەر حاڵێ لە کوردەواری هەیەڵێ ڕیشم لەبەر خۆر سپی شتێک ینی تر ینی تەجروبە و هەمووی عمرێک ژیان ئەگەر بەسەراتێکی خۆش لە جەژنا بە دڵنیاییەوە لە تافی لاوێتیەوە تاوەکو ێسەوەکو ڕیشپی هەمومان ئەگەر شتێکی خۆشی لاوێ بەس مایکەکە وەرگری بۆی بینەرانیش بە باشی گوێیان لە جەنابەت بێ جارەتر ئاسایە بە دڵی خۆ چۆن مرتاحی جارەتر سپاس و دەستخۆشیمانەیە بۆتان مەمنونتانین
بۆ ئەو کاتە زێڕینە بەخشاتان بە ئێمە جارەتر بەخێراتنی ئەم میوانە بە ڕێزانە ئەکەین جەنابی مامۆستا کاک حاجی عارف دکتۆر کاک سەناک کاک عەلی کاک یۆنس ئەو دوو دایکە ستانیە خان و سوعاد خان دەستخۆشیمان هەیە بۆیان لە جژنا ئێمە خاڵۆ شەمسەمان نەبوو خواعافی کایشەڵڵا حاجی شەمسەی زەڵمی لەوانەیە وتان ناوتان ئەگەر نێشتان بینی بێ ناوتان بیستووە ئەم حاجی شەمسە یەکێک بوو لە سەخاوەندمەندیەکانی گوندی زەڵم بەڕاستی خی گەورەی شەڵاوی کردێت بە توێشی قیامەتی ئینشاءالله حەزمانەکرد لە باتی ساڵێکە دوو جژنی تایە بووە بواە بە 4 جەژن لەبەرەوە سوودمەە بووین لە دەست ئەو دوکانی وشکەمەنی هەبوو لە زەڵما برێنج و شەکر و چاو ڕۆن و ئەم بابەتانێ ڕۆژێ دوو ڕۆژی ئەما بۆ جەژن کابرایەکی بەلاوە بوو ئەو کاسە ناویان نابوو ڕەنجبەر یانە ئیشی بۆ ئەو پیاوە کرد کارمەندی ئەو بوو بە تابیری ئێستێ ئێواران ئێوارەی بڵێن جەژن یا ڕۆژێکی ئەما بۆ جەژن ئیتر ئەو گوندی زەڵمە ئەیزانی مەسینە فەقیرەکان کێن ئەوانەیە کە بەڕاستی فەقیر و توانای کڕینی خواردنی جەژنیان نییە ئەو بەدەستی خۆی ئەو پێداویستیانە کە هەیە بۆ جەژن وەکو برێنج و ڕۆن و شەکر و چاو ئەمانێ ئەی پێچاوە و بەم کارمەندی خۆیە ئەینات بۆ ئەو ماڵانێ ماڵ بە ماڵ ئەم ماڵانەی ڕسقی بۆ نادن بۆ جەژن یانە ئیتر جەژن ئەو کابراشە وەکو خاڵۆ شەمسە هیچ بوو بۆ جەژنی تر ئاوایەکرد لەو خەڵکێ سیفەتێکی تری ئەم پیاوە یانە حەقە بەڕاستی ئینسان سیفەتە چاکەکان ئینسانەکان هەمیشە بە بیری خەڵکی بێنیتەوە دوای جەژن کە لە جەژن هاتنە دەرەوە نوێژی جەژنیان هەر جەژنێکیان وایە ڕەمەزان بواە یام قوربان بواە ئەم گیرفانی پڕەکرد لە پارە وردە ئەو کاتێ 10 5 و 20 و ئەمانە کاتی ئەوانە بوو زمانی پارێ ئەو کاتە ئەمانە بوو ئاسن بوو دوو ڕیز مناڵ هەبوو مناڵەکانی فێر کردبوو ئیتر کە لە مزگەوت بە هاتایە دەرە مناڵەکە بۆ خۆیان ڕیزە بوون لە دەرگای مزگەوتە ئەیانزانی ئیتر ڕستقەکەیان لای ئەم پیاوەیە ئیتر ئەوە بەڕیز پیایانە تا ئەوسەر لەو سەرۆگەڕەوە بۆ سەفی دوو هەم هەر یەکەو بە پێی خۆی ئەی زوانی مەسەن مناڵەکەی کاکە شوانە لەوانەیە مستحقتە بێ بەسەن 20 پرسی پێدا 25 پێدا هەبوو 50 پرسی پێدا بە پێی خەڵکەکەی ئەناسی مناڵەکانی ناسی مناڵی کێوکێنەمانە فەقیرێ یا باوکەکەی تۆزای وەزعی باشترێ یانە ئەم سیفەتێشی هەبوو بەڕاستی بێژگە لەوە کە خواردنیە نار بۆ ماڵە فەقیرەکان ئەم پارێژە دڵی ئەم مناڵانەی خۆشە کرد بەم پارە وردەیە یانە حەقە بەڕاستی ئەمانە بە بیری خۆمان بێنینەوەی بەشکو ئێمەی تەرجیع من بتوانانی ئەو هەنگاوانە بچینەوە لای کاک حاجی عارف ئەگەر بەڕێزت بەسەرهاتێکی خۆشی لەلا بێت بۆمانی باسکە یاخۆ بتەوێ پەیامێکی هەبێت لە ڕێم بەرنامەوە بگەین خۆشی حەدەکەم باسێکی شایی ئەوساتان بۆ بکەم هەر بە بۆنەیە ئەوە بە مناسبەتی جەژنی قوربان و ڕێگە کەو شایەکان لە ئەو تا شایی لادەی خۆمان 3 ڕۆژ شایی بوو یا بڵێن ئێستا لە دەی هانەی قوڵی ئێمە خەبەریان نەدات بۆ زەڵم بەیان وت بەیانی کۆمەڵی هەرزەکە ئەوسا هەرزەکار بوو تە هەرزەکار بێن بەیانی بەخوا فڵانەکەس شایەتی تر شایی دەست پێکرا یەکەم ڕۆژ ئەوسا پێخەسووە بوو پێخەسووە بوو تر دوای هاتن ئەوانیش بڵێن 10 کەس 12 کەس 13 کەس کە لێ شەکریانە کڕی و ئاهاتن 2 ڕۆژ لە هانەی قوڵ بڵێن لە هانەی قوڵی ئێمە 2 ڕۆژەوە هەڵپەڕکێ بوو تو دوای هەڵپەڕکەیکە دوایەوە بووکیان ئەگوێزایەوە و دوایەوە تر بووکیانە گوێزایەوە ئەوانیە ڕۆشتنەوە شایی ئەو ساکە زۆر خۆش بوو ڕێککەوتۆ شایەکان پێش جەژن یان نزیکی جەژن بێیان تێکەڵیکەن لێکان دوای جەژن بوو دوای جەژن بوو بڵێ
لە کۆنا قەت ڕێک نەکەوتووە پلاندانێن وابێ هەم شایی بێ و هەم جەژنیش بێ بۆ یەکەم ڕۆژ دوم ڕۆژ سێم ڕۆژی ئەو کاتە نەبوو ئەو کاتە بەس شتێکی تریشم لەبیرە بۆ کاتی حاجی ئەو سەردەمەی لە ئێمە حاجیە چوون بۆ حەج ینی حاجەکانە ڕۆژ بۆ حەج ئێتر ئەو کاتە 3 مانگیان پێچوو بە سیارە ئەچون و بە حشتر ئەچون بۆ حەج من بیرم تێ حاجی بوو ئەترجا حەجەکانە کەوتنە ڕێ مامۆسا لەگەڵ یانە ئەو کاتە بە دەف و بە تەپڵ و بە مۆلایە سەلێ یانێنا تا خورماڵ لە خورماڵیشتر ڕۆشتن حاجەیەکمان بوو ئێمە لە 59 بوو وابزانم 58 و 59 بوو چوو بۆ حەج حاجەیاز ینی یەکەم حاجی ئەو دێمە بوو ڕۆژ بۆ حەج ڕۆژ 3 مانگی پێچوو وای 3 مانگەکەتر ئەگەر هاتۆ کاتێ هاتۆ لە خورماڵ دووبارە یانوت بەخوا حاجی فلانە کەس هاتۆ حاجەیاز ئەبێ دووبارە خەڵکێکی زۆر مامۆسا و کۆمەڵێ خەڵکی ڕیشسپی بەرەو پیریە چوون سیارە ناچوو بۆ دێکەمان هاتن ئێسرێکیان هێنا یا ماینێکیان هێنا بەرەو پیری حاجی و حاجیجا هاتۆ لە مزگەوت 3 دانە ڕۆژ لە مزگەوتە ئامایەوە 3 دانە ڕۆژ لە مزگەوت ئامایەوە ئیسە جاجێی پرسیارە یانوت بۆ ڕۆژەمایەوە لە مزگەوت یانوت با نەچێتەوە ماڵەوە بەخوا تەبەڕکە تر یەکەیەکە خەڵکە چوو دەستی ماجە کرد خوا دەستە خۆش بێخوا دکتۆر سامان با من بێمەوە لای بەڕێزت جەژن وێڕای ئەم ناوچەیە بە عام یان ئەوەی وەک خوێندنەوە دەبێت بۆ هەموو واقعەیەکە ئیسە لە کوردستان هەیە لە نێو چینی گەنجانە ئێستا جەژن چۆنە بە ڕەنگە بە کۆمەڵێک معاناتەوە یاخود بە پێچوانە ڕەنگە لە حاڵەتێکی ئارامی شابن ئەوەی هەست پێکرد بێ درکت پێکرد بێ ئەوان چۆن لە جەژن ئەڕوانن بارودۆخی جەژن لای چینی گەنجان و لاوان و بەحکومەوەی چالاکەوانی و لە هەموو کوچە و کۆڵانێکی ئەم شارەیە و ئەم ناوچەیە جەنابەت ئەبینرێت و هەیت و لەوێ وجودت هەیە وەڵا سپاسانەکەم وەڵا بێگومان گەنجیشی تر کە نزیکی جەژن بوویەوە دیارە هەمومان نەزانین ماشەڵا سەرداشخانەکان بەرناکەون ئەبێ سەرەی بۆدانین باشەوە بۆ هەر ئەبێ ڕێک شەوەیەکی پێش جەژن و یان ئەو ئەبێ ینی دەقی قژەکە تێک نەچێ بۆ هەتا درەنگتر بێ باشترە گەنج لەم ناوچەی ئێماڵ بۆ دێمە باسی ئەم ناوچەکەین ئەلحەمدولیلا باشە گەنجی ئێرە ینی هێشتا شەوق و زەوقێکی ماوە بەجلی هەورامی جوانەوە لە ڕۆژی جەژنا هەست بە گۆڕانکاری بەڵێ بەڵێ ئەبێ هەوڵ بین زیاتریش بێت ینی هەوڵ بین لە ڕۆژی جەژنا زیاتر مۆرکی هەورامی بە ناوچەکەەوە دیار بێت ینی ئەکرێتەوە لە جەژنا لە باتی ئەوەی چاکەت و پانتۆڵێک لە بەرگەی شاڵێکی هەورامی لەسەوەیان کردو بە بیان و ئەڵێن وەرزی هاوین گەرمە و جلی نا ئێستا فێن کە ئەو ئەسڵان شاڵەکە هەر زۆر فێنکە کلاشەکەی هەر بە هەمان شێوە هەر خۆی تایبەتی هاوینە ئێستا جۆرێکی ژاتووە شاڵە بەڵام شاڵ نییە زۆر گەر بیکڕی بە 500,000 لی دەرناچی ئەمەش ئاخر مشکلەیە نا ئێستا هەرزانیشی هاتووە بەڵێ ئێستا هەرزانی هاتووە بەڵێ ئەی چیتر برادران باسیەوە دوای مامۆستا عەبدولمەلیکیش ئێستا وابزانم ژنمارە بڕینەکانیان ماوەسا خستۆتە جەژنەوە وابزانم هەیە ئێستامان هەر مایکەکە وەرگری مایکەکەت لابێ ئەگەر خەڵکی ڕانیە هاتن وتی ماوەسا پێش ڕۆژی عەرەفە بووتی ئێمە مارە بڕینێکمان هەیە یە لەگەڵماتون بەسەر چاوتم کە یەک گوێزنەوەتی وەڵا دووەم ڕۆژی جەژن بەڕاستی ئێستا خێزانی کورد خێزانێکی زۆر بتەوە سەرباریەوە هەمونە ئەمەتیە پێم وابێ خێزانی کورد لە شەرقی ئەوسە تا خێزانێکی تۆکمۆ بتەوە هێشتا کاکسامان بۆ گەنجان باشترە ئەم دەرفەتە یانی بڵێ جەژنەکە بکەین بە دوو جەژن مەسرەفی کەمتریا زۆر بە تاکید بەرەوەڵا بەڵام هەیەە تانی وەڕۆ هەڵ ناسێت ینی شەو تا بەیانی بە دیار ئەوە تا سەرەی بە سەر چاکە کەچی بەیانی تانی وەڕۆ هەڵ ناسێت
ئەمە ئیشەڵا سەری ئەمە ینی ئەمە زۆر سێرە ینی لە دەرهاویشتەکانی ئێمە لە بەجیانی سەرەتای بوون بەرنامەکەی کە ئەمەژەمان بەوە کردوتمانە و گەرم و گۆڕیانەماوە مامۆستامە بەسمان ئەوە بوو کە خەڵک دوای نوێژی بەیانی گەرم و ئێمە لە ماڵی من ماڵی خۆم وایە بەخوا کوڕەکەم ساماکەکەت بالا سعاسی شەو ئەڕوا بۆ سەرتا بەڵام ئەمە شتێکە خوای گەورە گەورەی کردووە جەژنی قوربان بەدەستی من و تۆ نییە خوای گەورە جاڕیاوە و وەئەذن فی الناس بالحەج ئیتر ئەم کوڕی من لەوە ئەچێ ئەو کوڕی جەنابە لەوە چێ ماڵی تۆ سارد بێ لەوە چێ ماڵی خەڵک گەرم بێ نقطەیە چەند لە کاتی بەستر وەختیەتی ماچۆ و کابرێەوە بێ خەڵکو ئی دەگا هۆرامانیە ئەتر ئێمە عادەتا و ڕۆجەژنێنە کناچێ مێوە پنج کوڕیش پەنەنی ئەو زەمامێوە پنج کوڕیش پەنەنی ئی کوڕەمێوە بچەنی وەیوەکی چوار کوڕیشا پەنەنی ئیش داماگە سەرە گیرۆ پێی تەوالیتی من و دوێ سەعاتێ بەرەو تەوالیتی مرۆرێ وەرە ژمەگن و ماچۆ هەریەرم کۆتە بۆ زانێن پێسەر من ژەنی نارێنی جا من یەک شتی خۆش دەگەڕمە لەسەر جەژن بەڵێ ئەمە لە کاتی دەوامە بە جەژنا کە خەفارەت ئەگری بەجلی کوردیەوە تەبان ڕۆژی جەژن هەمووی خۆی پزیشکان و کارمەندان خۆیان ئەگۆڕن بەجلی کوردیەوە دەوامەکەن جارێکیان کەوتینە جەژنەوە ئێمە دکتۆرەیەکمان لەگەڵا بوو بەجلی کوردی جوانەوە خۆی ینی ڕازاندبوویەوە و هات بۆ دەوام لە کاتی دەوامە بووین ئیتر ئەم گەشتیارانە ژیان بە تایبەت گەشتیاری عەرەبی زۆریەت بۆ ئێرە کات نەخەسخانەکە عیلاجشتمان بۆ کردن ئەوانە وتی ئەوە هەر ئاوا دەوامەکەن یعنی ئەیوت بە دکتۆرە ئەوە هەر بەم جلانەوە دەوامەکەن ینی بەلایانەوە زۆر جوان بوو زۆر جوان بوو بەلایانەوە دکتۆر سامان لەسەرەوە بوو مامۆسایان دکتۆرێکی هاوڕێمە وتی هەر لەسەرەوە خەزیوتی عادەت بوو چوومە شوێنێکەوە بەجلی کوردیەوە ڕۆژی جەژن بوو دیارە گرفتێک شەڕێک لە مەقالەیەک بوو تر قاوشەکە زۆر بوو ئەڵێ منیش یەکەم جارم بوو جلێکی کوردی جوان و مشکی وەمانە و تەرتیبات چوو مەژورۆ نەخۆشێکیان هێنا دیار و قسەخۆش وتیان ئەمە دکتۆرەکە دی کامە دکتۆرە وتیان ئەمە وتی وابزانین بۆ سڵحی ئەو شەڕی ئەو دیواتەوە تووشی وتی تر لەو کاتەوە جلی کوردی مێهمال کرد بەڵێ شەیداخان سەید عەفان یان مایکەکە کاگیونوسمان لەبیر حاجی یونوس خەریکە لەبیری تەکەی نەزانی سەیداخان ئەگەر باشە حاجی یونوس تۆ چیت لایە لە جەژنا ئەگەر مایکەکە نزیکەی گزەشتەیەکی کا حاجی کەرەم لایە ئەی ماشەڵڵا هاتی نەمە ماڵی کا حاجیکەرم بخوا عەفیکە ئەمری خوای قسەخۆش و دیار هاتین بۆ مواجهەی کۆمەڵی خەڵک بووین بەهاریش بوو ئەم چەمە هاتبوو بەهار بوو هاتین بۆ لای زۆر نەخۆش بوو وەڵا زۆر نەخۆش بوو اینجا کە چوونە ژوورەوە دەرگاکەمان پێوە وتی تۆخوا دەرگاکەم پێوە مەدەن با هەر بەدڵ دیار بێ زۆر هین بوو اینجا دوایەوە کابرایەک هات مانگای زۆر بوو بیلامەنا ئەو کاتە حاجیکەرم مانگا شتی بووەتر ئاژەڵ شتی بوو ئەهات بیکڕێ اینجا وتی بە کابراکە کە بۆ هاتووی بۆ لا من بەگران ئەدەمێ ئەگەر تامڵ بکەی تا حەمل بێ ماوەیەکی تەر محەمەڵ بە هەرزان ئەداتێ ینی مەبەستی وێ خۆی وەفاتەکە و کوڕەکەی هەرزانەوەی کا حاجیم لابوو ئەو لەسەکان خۆش بێ زۆر سپاس کاک ئەفان بابینەوە لای بەڕێزت زانین بەسەراتێکی خۆشمان بۆ باسەکە یا خۆش شعرێکی دیکە هەبێ پێشکەشمانی بکەیت ئێمە مادەم مناسبەتەکە جەژنە هەر جەژنە مایکەکەی جەژنە ئەو سای فرەوە شەوێ یۆچانیشا ئی ئەلاوتاتە هەر نوع عێشا کردێ کردێکەرینی پیزاوڵی کە بۆ جەژنێ بڵۆنن دوات لێ ڕەفیقاش کەم نەبوو جوانە ئەتر وەختێ واچێنێ بەتاتێم دەستکەرێکی پنج فلسێم دێ ئەنە نوع دەستکەرێکی سەترێ جێ بیرە دەکەڕ و بەزێت ئێوە پۆرێ چکە زانینی ئی پنج فلسە وەرزیێری نەپەیاشکردن دڵە نێ واچش بەنە پێسە ئیسەی نییە واچۆ بە 10,000 پێسەر تاشێت ناوێن پەنەملو بڕوش زان و چێنی پەیاکردن ئاوەختی دە فلسێت دێ لوینی کەرینش دوێ پنج فلسێ وزینش ئی کیسەتە جێ پاشاوێتنی دەستکەرینی غارکردێ دەگاو سەری پێ غاری وەری ئینێ زڕەش بێ چێشا دە فلسێمە دەستکەرینی وتەی کردەی ئێمە گڕوێ هەڕوێ ئیچی وە تایبەتی ما بێنێ جەنگش دەبێ ئەگەر تاتێ منمە هێشتانە تا سەعبێ کێ کەرێن وێ سەر شۆ جەژ نەبێ
ئەچن وەش بێ ئەگەر قەمسەڵێ وەش پێیسانێنی ئەتر ئانە هەرمە بڕۆشەوە جەژنێ ئەچینێ بێنێ ئەگەر فەرشێ یا چیوێ یانەکەنە تازە بێ ئەتر ئاوی وێشا جەژ نەبێنێ پێسە ئیسەی نەبێ ملی یانە حەچی چیواگەر حازر بیان تام و لەزەت و هیچ نەمەنە ئا زەمانە گڕ وێ جەژ نەبێ وەلێ ئیسە حیج جەژنە جەژنە نیانێ حیج جەژنێ تام و جەژنێ ماڵ پێسە ماچی کاپان تۆڵێ کەرۆ بە 50-60 هزارێ حەسکەری سەعبێ کوڕەکەڵ کەرۆشنێ دەی 50 ساڵی عمر تا حەسکەری وینوش پی بەشن و باڵایەوە چی هۆکارەکەش پێی وەختێ زانی ئی کوڕی ناسعایەرێنە ور نمێزەوە دەی کوڕێ من وەختێ ئەدەم بێشکێنە جۆنانە جلوبەر گەشکردەنانە وێچم زانو کەروشنێ دێ ئال بە نۆ عێرە پیچیوە زل بیان 25 ساڵێ دوو ڕۆژە ناوی تاماچۆ تاتە مەزان و گونجەنەکەی بەسو دەی پانتۆڵی کوردین پێی چیشە هینە کاریگەریەکەشە ئێمە ئەو سا تەلەڤیزیون بێ سەعات 12 تاتێ بە ڕەحمەت یا بەغا کوشنێشەوە تەرزە بێ یان و کوشنێشەوە وەڵا کۆنتترۆڵ ئاما دما کۆنتترۆڵی برا ئیسە مۆبایلش پەنەن مەتاوی کۆنتترۆڵشکەری ناچیر و بەتانیەکەنە تازە لێس زرب و کوتشمێ دێ براکەم سعایەری ورمێزۆ منیش ئی کوڕوە هەر نەوی بەقاتەوە و هەورامیانەی نەجیبیان ئەڵبەت سێر عفان بە گشتی قسەیەکە با کوڕەکەی لێمە عاجز دەبێ بنەزانم زۆر زۆر وێنەیەکی جوانی ئاخر زۆر شیرینە ماشەڵڵا کامە ڕەنگی ئاویدەم بە مامۆستا مساحەتەکەرە ئێمە کوڕ ئەتین و عەرەبێ بای قسێ تازە ژەنی ماردێنێ پێسەوێت تا ماژدینێن و مانگە و هەنگوینینە سەعبێ دێر ورێستا دێترشم پاسە بوونێ تاتێ بە ڕەحمەتی ماوە ماچۆ عەفان واتم بەڵە تاتە گیان ماچۆ کەرگەکێ جەتۆ خاستە لەبێ واتم چی ماچۆ ئاڵە هێڵەش کرد و هیچم نەکردی سەعبێ هیچ کوڕێ ئی زەمانەیە هێڵێ مەکەڕ ئەخواتە سوبەر بەسەید گیان مامۆستا عەبدولمەلیک قسە دەبوو وابزانم کاکە ئیمامی عەلی فەرماوە ربوا أولادكم غير تربية زمانكم لأنهم مخلوقون في غير زمانكم زمن اللواء إي زمن ومن وقت ويج واتين تاتا جان با بلوكشا كما كانوا ساحة كانوا واتين رولا جان قيا باتشوكولا كده واتن دي والله تاتا باتشوكولا تا قيامة ما تماميو دي يسمن واتشو إيش خواي قولة انترنت وستمر دم كراكو منو گریانێ و بەوایرێ سەویست کەناڵی ئامێنی ئامان تازەم شو تعامل شەنیکەری کاکە مشروعی واقعی بوونی شەی زاڵێ چەنی بی ئەو خەڵکی ئیسە تەماشەکەرە سەعبەنە ئیسە کەناڵێەوە کەریۆ کەناڵێەوە ئیسلامی کەریۆ پێی نمونەی لە بێکەڵاومە لێ بێکەر و تا چوارەمە و جەژنی چاوەڵ وەڵی هەر 5 دقیقەی مزگیەکەنە حد نەزانینی زیینە و جەژن ئیسە تا چوارەم ڕۆ جەژنی هەر دەمەقاچانی تەقا من جەژنۆ پاری ژەنومێردی ئەمە سەعات دەونی موشەوێ بی داشا بەرەی ماچۆ ماوەسا وەڵام من تەلاقم مستە جەژنە نەکردو ماچۆ تەلاقم گۆتەوەم جەژنە مەکردو وەڵا واتم دەریوە هەستوریێڵ بارێ چەندی و شارابانیکە تا تەڕۆ دەیسە سوورە مێ پێیەکە سەعاتۆنیم و سەوای جەژنێ وەڵایتە تەکلیف مەکرد وێ سوورە و چێژ ئادش هەستورێ جوش کیش پۆرێ ماچۆ وەڵا تەلاقم کۆتە وەش مەکردوە منجی تەلاقێتی دەی چێش کەری وەڵام یەوی جاما ژوورە ماچۆ بە حەق و ئاگەر قورعانە وش مەکردی واتم بابانە کتێبێنی قورعانی نیەنی تۆچی پڕە پێ کتێبەکەینە قورعینی وەڵا چاگێ تەلاقونی کە حەکەم پێی وەش کردی واتم 100,000 جەریمە دەدێ بە فەقیرە ماچۆ دێ وەڵا ئی 100,000 دیەچەمەوە ئێمەوە بێ ئامانی پێیەکەی جامە بەسم جا چارێن کاکە ئارۆ ئی واقعی ژیان جەوەنچەنی واقعی و ئەوسای ئی واقعی سارۆ 2020 ئارۆ سارە وردریۆ شۆنە و حەچی چی ویرە هەنگێڵا مشو ئی واقعی باری وەردەم ئی زارۆڵیتێ مامۆستا ڕەنگە کەسانێ با کە بۆنەوە هەر کێشەوە چیەوە بوو کە قسەکردەیشانە بۆ پێوەریان ماوێ فرە بۆ پەیوەندیشا بچڕیا بتۆ بچە مامۆستای ئاینی ینی پەیام چێشە ئامۆژگاری چێشا پێیانیشا کە ئیجەژنی کەرە بە وەسیلێ کێشەکاشە چارەسەرکەرە وێش کاکە ئیسلام چێ وێژنیانەرە چەنی فێترەت و ئینسانی گێڵۆ ئیسلام چێ وێژنیانەرێ ئی ئینسانە گەرەک شایی ئینسانە وەشی نەبوو جا تەماشا قورآانی کەرە 245 جار کەلیمە و ناسی ئامان 5 جار بەنی ئادەم ئامان خوا گەرەک شایی خەڵکە وەشی نەبوو قەناعەتە پێم گێڵیۆ کوڕێوە پەری ئاماوە ئەمریکاوە ماچۆ مامۆسا یەک چەند دکتۆر سامان زانۆ چەندێوە کە ئابەی 62 دۆلارینێ قەسەخانەکە ئەمریکایە و گر پەڕە لوە گر خەسەخانە 2000 قەرەوێڵی شتێنێ گر توش و خەفەتی ئامێنی تەماشا کوردستان و ئێمە کەرە حەد ئیسە خێزانداری هەر فرەبتەوە
نەوەشیە کە کابە یەک چەنش بە $6 ئیسلام ئامان گەرەک شاجەژنەوە قوربانی تۆ گۆشت وەری قوربانی کەری دەستکەری کێسەوێتەرە دڵ و زاڵا وەشکەری دڵ و خێزانی وەشکەری ماچۆ کابرێەوە ئاما خێزانەکەی ژوات گردن مازاکەرە کابراکەی وەر بە خێزانی واتە ئاڵتونە قەرزەکە ماچۆ ناژێ ئاڵتونە قەرزەکەی ماچۆ واتش دێ وەرە خاترەکە ئاڵتونە قەرزەکەی گردنە ئازابوو جا وەر و ئانەیی ئیسلامی ناچەنی فیترەت و ئینسانی هەر یاگێ کوچێ وەشی بوو ئیسلامی ناچاگە بە قورعان هەر یاگێ کوچێ وەشی بوو ناچاگەی ئێمە فرە زۆر نارمی پەیزا وڵات جەژنەنی کابرێەوە ماچەمان سابوو تا دەستەوانی ترقی نەتەقا واتن دێ کابرا دوێ ڕوژن هەوە لەمەش بە ترێقەکەی بەرکەرو ئەچشکەرو جاوەر و ئانەی ئی جەژنی وەشین کاکە وەڵی گر وەشین گر بەخشناینۆ گردش گر هەناسیە وەشگر وەشین یاخوا دەسەوەژەوە مامۆساگیان چەند خولەکێکی کەممان ماوە پێم خۆشە میوانەکان پێنج خولەکێکمان ماوە ماشەڵڵا هەمووتان زۆرن ڕەنگە من هەر کاکتەیەدیش فەرمووی بەڕاستی ئەمە هەنێ میوانم هەنێ مەجلیسەیە چم شەرم مەکەم یانی هەمووی لە جێگەی کەسی گەورە و مامۆستا ئوستادیە من پێم خۆشە بزانم کێ پەیامێکی لە دڵا ما بێ با مەجلیسەکە نیوە چڵ نەبێ دکتۆر ساماگە قسەیەکت ما بێ ئەوا لە خزمەتی ئەوانی تریشابی ئینشەڵڵا دوایش لە بە کاک عەلی ئێمە بەڕاستی دەستخۆشیتان لێکن بۆ سازدانی ئەم بەرنامانە ئەمە زۆر گرنگە بۆ ناوچەکەی ئێمە بە تایبەتی هیوادارین لە جەژنە کە زۆر خاڵێکی گرنگە بەڕاستی گەشتیار کەیە ئەم ناوچەیەوە خەڵکی ناوچەکەیش تکایە وریای مناڵەکان یعنی وریای مناڵەکانیان بن بەڕاستی زۆر گرنگە یعنی تۆ ییت بۆ خۆشی ییتە سەیران بەڵام بەداخەوە دکتۆر سامازم جەژنی پێشوو بوو هەر جەژنەکە بەداخەوە بووە شیوەن لە چەمی زەڵم بەڵێ بەداخەوە مناڵێکی وابزانم عەرەب کەوتە ناو ئاوەکەوە و دوای چەند سەعاتێک دۆزرایەوە کە هێنانە لای ئێمە لە نەخۆشخانە مردبوو بەڕاستی یعنی هەموو خوڕماڵ هەموو هەورامان خەمبارە بێت جەژنەکە ینی بەڕاستی جەژنەکەمان بێچوویەوە لەبەرەوە داواکارین لە گەشتیارانی بەڕێز بە تایبەت کاتێ یەنە ئێرە ئاگایان لە مناڵەکانیان بێت و هەر شتێگە بێت تەلەفۆنکەن تیمی ئێمە دابی نەکرێت بۆ ئەوەی تیمەکان خێرا بچن بە دەمیانەوە یاخود ژمارەی بڵین مەڵبەندەکانی ئێمە وەرگرت دەستەکان خۆش خواستپاسانەکەین کاک ئۆمەرگیان مایکەکە لای ئەگەر وازانم ئەگەر مایکەکە بە جارەتە دەستبەشی تاوانەکەرمێ مەوفەق و سەرکەوتوێ بیدی ئینشاءڵڵا ئێمە دیارە ساڵە وەڕینەکایچ بەڕاستی داوا و ئی مەجلیس ئاما کرد کە هەورامانە بەڕاستی بوون شابوو دەستاوەش بۆ یاخوا ئینشەڵڵا فرە هاوارماکرد فرە پێشنیارماکرد کە بەڕاستی هەورامانی و ئێمە پەڕاچی چێوە لێوان لێواچی جەعیلمی جەزانستی جەزانیاری جێ ئینسانە عاقڵەکە جە ئینسانە بە ئەزمون و بە تەجروبەکە وەرانەیە کە بەرنامەیە وەش بوو کە هەورامان بە زیندەیی منەوەی یعنی هەورامان بەڕاستی پراوێز بزیابی کاگۆ بەکرزەڵمیمان دەستشدانە هەرمانی عالی شەڵا بەردەوام بوو تەمەندرێژی بیدی ئینشاءڵڵا خوای گەورە یارمەتی تاوەی مەش نامی خزمەتتانە هەر سەواهەیە یاگەنەجە هەر شوێنەجە هەر منتێقەیەوە نەجە هەر پێداویسیەوە نەپێویستە بە ئێمە بینامی خزمەتتانە هاوکار و هاوپیشتان ئینشەڵڵا ئەنە بە ئێمە کردی و مادیان ئینامی چەنی تا ئینشەڵڵا هاوکارێتان معنەویە ئینامی خزمەتتانە ئی بەرنامێ بەردەوامێ باجە هەورامان و ئێمە دەستاوەش بۆ سپاس پێ ئامادەبێتە سپاس مامۆستا عەبدولمەلیک زانایانی کاک حاجی عارف و کاک عومەر و کاک حاجی یۆنس و دادەسانی و دادە سوعادە و دکتۆر سامان و سەید عەفان و کاک عەلی بەرخەیی و هایما خانە و هایدا خانە بڵێ دەستی هەموو لای خۆش دووبارە جەژنتان پیرۆز بێ هەمیشە لە جەژن خۆشیا بن و کاک حاجی یونسیش وتێکی بەس ئەگەر دوێ کەلیمە شعری مام شەریفی بەڕەحمەتی ماچوو کە سەر و هەمەشوانێرەواتێنش سەرچەمەی شیرین هەمەشوانێ ئاوەکێش بەرمێ بین و کوانێ نشینگا و شێخی جەهانەوانێ مەلعون بزانێ تۆ نیاڵیانێ وێران هەڵکەردە هەرچی دەگانە ئاخوا دەست دووەش بۆ سپاس کرد من یەک پەیامی کوتە فرە قسێم کردێ مامۆستاگیان اختیاردن فەرماوە من بە
ناوی جەنابتانەوە کاک حاجی یونس و کاکە عومەر و کاک حاجی عارف و دادە شەیدا و کاکە شوانە و دکتۆر سامان و کاک عەفانی شاعیر و کاکە عەلی هونەرمەند و ئەو برا بە ڕێزانەی پشتی کامێرا ماندوو بوون بە ناوی کەناڵەوە هەمووتانەوە من لێرەوە دوعایەکەم بۆ حاجیەکان زەرورێ ئەڵێن حەجکم مەبرور سعیکم مەشکور ذنبکم مەغفور ئینشاءالله ئەمە دوعای ئێمەیە بۆ حاجیەکان جەژنی قوربانە خوای گەورە بە سەلامەتی بگەڕێنەوە ناو ماڵ و مناڵی خۆیان و ئەوانیش لە دوعاکانی خۆیان ئێمە بێبەش نەکەن بەس یەک نوختە ماوە ئەزانن ئەم جەژنی قوربانە جێپەی یەک ئافرەتە لە عالەما چۆن مامۆستا سەفا و مەروە کاتێک کە ڕائەکا بە شوێن مناڵەکەی ئەگەڕێتەوە ئێسا حاجەکان لە مۆسیمی عەرەفە و جەژنە ئەو سعی و سەفا و مەروە ئەدەن کە ئەڵێن ئیسلام مافی ئافرەتی نەداوە 2 ملیۆن حاجی ئیمساڵ جێپەی یەک ئافرەت دەڵەگرن لە کێوی عەرەفە و مینا و مزدەلیفەدا بۆیە ئێمە ئەڵێین مافی ئافرەت تەنها لەی ئیسلامە پیرۆستان بێ حەجتان پیرۆز بێ خوای گەورە لە گوناهەکاتان خۆش بێ وسعیەکەتان مەشکورێ وبارك الله فيكم إن شاء الله والسلام عليكم ورحمة الله وبركاته. خوش به مامۆستاگیان بەڵێ بینەرانی عزیز زۆر خۆشحاڵ بووین لەم مەجلیسەیە کۆمەڵێک کەسایەتی سەنگین و گران قەدر بە وتە جوانەکانیان جەژنەکەیان ئەو نەیتر ڕازاوە کردین دڵ و دەروونمان ئارامتر بووە و هەستێکی گەرم و گڕی کۆمەڵایەتی و ڕێزگرتن لە گەورە و بچووکی لە نێومان نازین و بوویەوە سپاس بۆی وەشکە بینەرمانن سپاس بووارە بۆ میوانە ئایزەکانم و جێگەی خۆشیەتی بەڕاستی سپاسی زۆر بەڕێز جەنابی کاک حاجی تایر سەرگەتی بکەین کە میوانداری کردین لەم لەنێو دڵی ئەم چیایە و ئەم دارستانی ئەتوانیوێتی بە هاوکاری کۆمەڵێک وەسای دەزڕەنگین دیسانەوە شارستانێتێکی جوانی تەلارسازی کە بە بەرد بنیادەنرێ لە نێو دڵی چیاکانی هەورامانان بەردانە دەرهاتوون ئێرە ڕەنگی تر و ئاوادانتر کاتەوە خوای گەورە ئەو تەواوی مسلمانان بپارێزێەوە جەژنشتان پیرۆز بێ هەمیشە هەر لە جەژن و خۆشییا بن ئینشەڵڵا. دەستخۆش بەڵە بەڕێزان بە بەرهەمێکی کە عەلی کۆتایی بە پرۆگرامەکەمانی بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ. یاخوا خەمیشە یانێ ویران بۆ یانێ ویران بۆ تەنیا خەیاڵم گیان جەلامیمان بۆ جەلامیمان بۆ ئاخ دێ جەلامیمان بۆ پەی دووری چێنی هەوری گرێوە هەوری گرێوە جاری تەلیوان دڵتەنیگەنێوە دڵتەنیگەنێوە گیان خوا دڵتەنیگەنێوە یە ناسی چنیەوە دەردی نەسرێوە دەردیە نەسرێوە پڕووکنان شایان ئیشوە ئیشێوە ئیشوە ئیشێوە گیان ئیشوە ئیشێوە باخەوان دێزوێژیان دەسیژنەوە دەزیێنێناوە باقیش ڕەنگینێن خوا چەنیە گۆراوە چەنیە گۆراوە گیان دەچەنی گۆراوە ئەرخەمی کەراوە ڕەجمی دڵیەکسێر ڕەجمی دڵیەکسێر محاوەندی دڵگیان جەسەر وزۆسێر
لسر وزوبر يا نود الواشيم بيدي عليخم بيدي عليخم چونك جوانيم خوا كم بركنو چونك جوانيم هوار بركنو كم بركنو كم جان بركنو كم